بەنای خۆی بەخشندە و میرەبان بینەرانی خۆشەوی سڵاوتان لەبێت. هەمومان دەزانین غودە یەکێکە لە نەخۆشیە باوەکان کە کەسانێکی زۆر تووشی دەبن و پێوەی دەناڵێنن. غودە بە شێوەیەکی گشتی چەندین نەخۆشی دەگرێتەوە، واتە یەک نەخۆشی نییە بە تەنها کە تووشی غودە ببێ. هەندێک جار غودەکە بۆ نمونە تەمەڵ دەبێ، هەندێک جار چالاک دەبێ، یاخود هەندێک جار گرفتی دیکە دروست دەکا بەهۆی گەورەبوون و ئاوسانیەوە. غودە چەندین نەخۆشی دەگرێتەوە کە باسکردنی هەریەکەیان ڕەنگە بەرنمەیەکی بوێ بۆ خۆی، بەڵام بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک نیشانە دروست دەکەن. ئەم نیشانانە نەخۆشەکە ناڕەحەت دەکا، بێزاری دەکات، تاوای لێ دەکات، ناچار ببێ سەردانی پزیشک بکات. بابەتی غودە بابەتێکی فراوانە، لەلایەن پزیشکی هەناوی سەرپەرشتی دەکرێت، چارەسەر دەکرێت. زۆرینەی کات لە سەرەتاوە بە دەرمان هەوڵ دەدرێت چارەسەری نەخۆشیەکانی غودە بکرێت. پاش ئەوەی کە دەگاتە خاڵێکی زانستی، لەم خاڵەدا نەخۆشەکە بە دەرمان سوودی نابێ لەگەڵی، پێویست بە نەشتەرگەری دەکات. ئەو کاتە نەشتەرگەری بۆ نەخۆشەکە ئەنجام دەدرێت کە ئەمەش ڕێکاری تایبەتی و ڕێنمایی تایبەتی خۆی هەیە بۆ دەستکردن بە نەشتەرگەری. بەرنامەی ئەم جارە بە شێوەیەکی گشتی باز لە نەشتەرگەری غودەکەین، بزانین نەشتەرگەری غودە چییە، بە چ ڕێگایەک ئەنجام بدرێ. هەروەها نەخۆشێک وەردەگرین کە تووشی غودە بوو و لێرە لە نەخۆشخانەی بەخشین سەردانی دکتۆر محسینی کردووە. لەگەڵمان بن. بەڵێ خۆشەویستان، بۆ قسەکردن لەسەر نەخۆشیەکانی غودە و بۆ ئەوەی بزانین ئایا ئەم نەخۆشیە نیشانەکانی چییە، چۆن دەست نیشانەکرێ و ئەو نەخۆشەی کە لەم بەرنامەی باسیەکەین کێیە و چی بۆ دەکرێت، هاتووینە ژووری تایبەتی بەڕێز دکتۆر محسین محەممەد، پسپۆڕی نەشتەرگەری گشتی. کاک دکتۆر بەخێر بیت. باشە کاک دکتۆر، با سەرەتا لەوێەوە دەست پێ بکەین پێش ئەوەی بڕۆینە لای نەخۆشەکەمان، بزانین بە گشتی غودە ئەو نەخۆشانەی کە بە گرفتی غودەوە سەردانی ئێوەکەن، سەردانی نەخۆشخانەکە، نیشانەکانیان چییە، ئەو گرفتانیان چییە کە بەهۆیەوە دێنە لای ئێوە؟ بەڵێ، تەمە زۆربەی ئەو نەخۆشانەی کە دێن کە غودەیان هەیە عادەتەن کێن هەڵاوسانێکیان هەیە لە ملیا، یانی کە هەیە دەڵێ هەستەکەم گرێکم هەیە لە ملما، یان هەڵاوسانێک هەیە لە بەشی پێشەوەی ملم. ئەمە زۆربیان بەم حاڵەت هەیە. ئەگەر هاتوو گرێکە گەورە بوو، ینی حەجمی گەورە بوو، سیرەکەی نەخۆشەکە لەوانێشتی بە ناڕەحەت بۆ خۆت بچێت، یاخود تەنانەت تووشی هەناسە تووڕی یاخود تەنگە نەفەسی بکات. لەبەرەوە ئێمە نەخۆشمان بینیوە کە فترێکی زۆر عیلاجی وەرگرتووە و تەشخیصکراوە بەوەی کە ڕەبۆی هەیە، واتە نەخۆشەکە غودەشیە، غودەی هەبوو، بەڵام دوای پشکنین و بە دوواداچوون بۆی دەرکەوتووە کە ئەمە غودە بووە و چۆتە پەستانی خسۆتە سەر بۆری هەوا و چۆتە بەشێکی چۆتە ناو سنگێەوە. ئەمە بۆتە هۆیەوەی کە تەنگە نەفەس بێ. بەڵێ، نیشانەکانی دیکەیان نیشانەی تر هەیە، مەسەلەن ئەبێتەوەی گۆڕانی سەوت، دەنگی ئەگۆڕێت، بەتایبەت هەر بە هەمان شێوە ئەگەر غودەکەی گەورە بێت، یاخود ئەگەر غودەکەی هەندێک غودەی شێرپەنجەیی هەیە کە بێتەوەی گۆڕانی سەوت، و هەندێک حاڵەتی کە نەخۆشی کە هەیە بە ئازاریەت غودەی هەیە، بەتایبەت ئەگەر مل شان و مل و ئەمانەی بەتایبەت دەگەر هەوکردنی هەبێ یاخود ئیلتیابی غودەی هەبێ. ئەمە بە شێوەیەکی گشتی دوای ئەمە. بەڵێ ببوورە کاک زۆر، ئەم نیشانانی کە باسمان کرد بە گشتی بۆ نەخۆشەکانی غودە، ئەم نەخۆشیە، ئەم نەخۆشە ئەگونجێ بۆ نمونە غودەکەی چالاکیش بێ یاخود تەمەڵ بێ یاخود ڕێژەیەکی مامناوەندی بێ، وانە؟ بەڵێ، ئەو نەخۆشانی کەین غودەکانیان چالاکە یا پێوتری غودەی سام، عادەتەن کێن کۆمەڵی نیشانیان هەیە، لەوانە سێرەکەی نەخۆشەکە ئەڵێ بەردەوام خواردنە خۆم برسیمە بێ، بەڵام هەر کێشم دابەزێ، زوومان دووە بێ، بە ڕێگای بڕۆ هیلاگە بێت، تووشی دڵەکوتێ بێ، عارەکردنەوە، هەروە عەسەبی بوون، تەنانەت بە گەرمان ناڕەحەت دەبێت، تووشی سکچوون ئەبێت، و لە ئافرەتانە تەنانەت تەئسیرەکاتە سەر تێکچوونی سووڕی ماگانیان، ئەوانەی کە چالاکە غودەکەیان. و جاری واش هەیە، من خۆم نەخۆشم بینیوە، بە تایبەت لەوانەی بە تەمەنن، یعنی هیچ نیشانێکی وای پێوە دیار نەبووە، تەنها لەیانی دڵی ناڕێک بووە، واتە پێڵەن ئەتریال فیبریلیشن، دوای گرفتی کارەبایی دڵی دڵ تەئسیری لە دڵی کردو. دوای کە تینی بۆکەیت
تەختی تو ئەمانی بۆ کرا لەگەڵیشیا بڵین فارسی غودەی بۆ کرا دەرکەوت کە ئەمە غودەی چالاکە یعنی زیان لە حەدیشەکە یاخود لە مناڵە سێرەکی کێشەی گرفتی گەشەی هەیە کە بە دوادوچینی بۆکەی سێرەکی ئەمیش هەمان شێوە کێشەی غودەی هەیە بڵێ زۆر باشە ئەوە بە شێوەیەکی گشتی باسی غودەی چالاکت کرد نیشانەکان دیکەی غودەی تەمەڵ ڕەنگە پێچەوانی غودەی چالاک بە پێچوانەوە بسەبت نەخۆشەکە سێرەکی هەز بە ماندووبوونەکە تااقەتی ئیشکردنی نامێنێ کێشی زیاد ئەکات پێستی وشکە بێتوانێ مووی قژی هەڵەوەرێت هیبرۆی و ئەمیش بە هەمان شێوە تەسیرەکات سەر سووڕی مانگانی تێگەچێت لە ئافرەتانە زۆر باشە دکتۆر محسین بە گشتی نەخۆشی غودە چۆن دەست نیشانەکرێت ڕاستەوە بە کۆمەڵی نیشانەوە بە کۆمەڵە کۆمپلینەوە دێتە لای ئێوە چی بۆکەن بۆی بگەنە دەست نیشانکردنی کۆتایی بڵێ تەمان دوایی ئەوەی کە نەخۆشە کە باسی گرفتەکەی خۆی کرد ئێمە پشکنینی بۆکەینەوە پشکنینی سەریری فاسی نەخۆشەکەکەی هەر لە دەستێەوە کە کۆمەڵی نیشانەی هەیە مەسەن سێرەی بزای ئاڕکردنەوەی پێوە دیارە دڵی سەریع لەرزینی هەیە نیەتی ئەنجایتە سەر مەسەن هەیە بە چاوێەوە کۆمەڵی نیشانەی هەیە چاوی جاری وایە دێتە دەرەوە خود بڵێن شێوە دەرپەڕینی چاوی بۆ دروستە بێ بەتابەت لە غوتەی ساما یاخود ئەوەن کە پێڵەن گرێڤس کە زۆر چالاکە و ئەنجایتە سەر پشکنینی بۆ ملی فاسی ملی ئەەکەیت تەمان هەم بە بینین هەم پاشان بەدەست لێدان و فاسی گرێلین فاوەکانی ملی بۆ ئەکرێت ئەمە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی پشکنینی دوای ئەوە تەمانێ نێنی بۆ پشکنینی خوێن فاسی غودە TSH فریتی فۆر فریتی فری ئەمانی بۆ نێری جاروای پێویستەکە فاسی تریش مەسەن ATPO بۆی بزانی ئایا غودەی التیهاباتی هەیە لە غوتەکە یان نە یا ئەجا ئەینێری بۆ سۆنەر بۆی بزانی ئەم گرەی کە هەیەی ئایا گرەیەکی کیسە یاخود گرەیە و ئایا گرێکەی پاکەیان گومانی لەسرە ئەگەر گومانی هەبێت مەسەن ئەو دکتۆری سۆنەرەکە ئەو کاتە چی بۆکە FNA واتە فاینل ئەسپارێشن واتە زەرعێکی بۆ وەرەگرێ ئەینێرێ بۆ زەرع بزانین جۆری ئەو خۆی بۆیە کا بڵێ ئەمە ئەوە اینجا ئەو غودەیە ئەگەر گەورە بێ جاروای پێویستەکات بە تایبەت ئەگەر چوو بێ بەشێکی چوو بێتە سنگیەوە پشتی کۆڵی سنگ ئەینێری بۆ تیشکی سنگ هەروەها لەوانێ سیتی بێ سیتی سکان بۆ ئەوەی بزانین وەکوڵێ چەندێک ڕۆشتۆتە ناوە بۆ بەڵێ چەند ڕۆشتۆتە ناو ئایا فشاری خسۆتە سەر بۆری هەوا یاخود بۆریەکانی خوێنیانە زۆر باشە دکتۆر محسین ئەمانە بە شێوەیەکی گشتی وەک دەست نیشانکردن چارەسەر چۆن قەرارەدەن و چۆن دەست پێەکەن کە ڕەنگە لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی دیکە زۆر فەرق بکە بە پێی تەمەن بە پێی حاڵەتەکە بەڵام بەپێی چارەسەرەکان چینەگەن بەڵێ بە پێی جۆری غودەکە ئەگۆڕێت مەساگە غودەکە بەسیت بێ سمپل گۆیتەری پێڵێن یاخود تۆکسیک بێ یاخود دواتە چالاک بێ یاخود ئەگەر غودەکەی بڵێن غودەیەکی شێرپەنجەی بێ چارەسەرەکی جیاوازە بەڵام بە شێوەیەکی گشتی چارەسەرمان هەیە بە دەرمان بە عیلاج بە حەب و چارەسەر بە ڕێگەی تیشکی یۆدی تیشک دەر ڕێدیۆکتیڤ ئایۆدینی پێڵێن کە ئەوە بەداخۆ نیمانە لێرە دەرەوەی وڵات هەیە چارەسەری سێم کە ئەگەرمانە بڵێن سەری نەگرت ئەو کاتە بە نەشتەرگەری لابردنیش نەشتەرگەریش تەمان ئەمیش چەند جۆرێکی هەیە جاری وایە پێویستەکە تەنها لایەکی لابەری غودەکەی لاکەی کێشەی نییە پێویست ناکە لابرێت یا جاری وایە هەموو غودەکە لابیت یا جاری وایە پێویستەکە لەگەڵ لابردنی غودەکە گرێلی فاوەکانی ملیشی زۆر باش لا ببرێت دکتۆر محسین پێم وایە ئەمڕۆ لە بەرنامەکە نەخۆشێکمان هەیە و نەشتەرگەری بۆ ئەنجامەدی جەنابەت ئەوە لەگەڵ نەخۆشەکە باسەکەین بەڵام ئێستا بە ئەم نەخۆشەی کە ئەمڕۆ لە بەرنامەکە هەمانە بیبینین بزانین چی بۆکەیت چۆن فەحسیەکەیت و بە چ نیشانێک هاتووە گیان بەخێر
ناڕەحەتی چی بوو تۆ بۆ چیاتی بۆ لای ئێمە وەڵا بۆ ئەو لەزگەدێنمە ناڕەحەت مەکە کۆکەمە هەناسەم تو نەبێ دەستخۆشیتان یەکەم ئەی چی کە بێجگە لەمە سەرم پیوەیەشێ سەوتە دەنگە نەگۆڕاوە هەز ناکەی لەگەڵ جار گۆڕا بەڵێ چی لاتووە وەڵا دەنگ کەمە کەم بۆتەوە گەڕ بووە بەڵێ دڵە کوتێت نییە عەسەبی نابی ئەوانت نییە خواردنە باشە کێشە دانەبەزیوە کێشم دابەزیوە دابەزیوە باش هیچی نەخۆشی زەخت و شەکرە و نیتە خۆشەویستان ئێستا ئەم نەخۆشە دوایەوەی بە گرفتەکانی غودە سەردانی بەڕێز دکتۆر موحسینی کردووە دکتۆر موحسین وە کاری پزیشکی خۆی سەرەتا دوای پرسیار لێکردن و دەرکەوتنی نیشانەکانی پشکنینی سەریری بۆ کاواتە فیزیکال ئێگزامینیشن کۆمەڵی پشکنین بۆ نەخۆشەکەیەکە تاوەکو ئەو نیشانانەی نەخۆشیەکەی لە نەخۆشەکەدا بدۆزێتەوە پاشان کە ئەمانی تەواو کرد بەهۆی پشکنین و سۆنەر و ڕێگاکانی دیکە دەستنیشانی کۆتایی بۆکەوە پاشان بڕیاری بۆدا کە نەشتەرگەری پێویستە یاخودنا غودەکەی گەورەیە ناتوانین بچینە خوارەوە دە بەشێک لە ئەم غودەی چۆتە خوارەوە پشت کۆڵی سنگیەوە باشە جافاسی گرێلی فاوەکانی تابانە بێ بۆ بکەین جانی هەڵاسانی هەیە زۆر باشە ئەم نەخۆشی کە ئێستا باسیەکەین ئایا بڕیاری نەشتەرگەری بۆ ئەدەن یاخود ناوە بۆچی ئەم نەخۆشە پێویست بە نەشتەرگەریەکە ئەم نەخۆشە لەبەرەوە یەکەمیان گرێکەی بڵێن غودەکەی پێڵێن مەڵتی نۆدیلە گۆی تەرواتە غودەکەی هەمووی گرێگرێ بووە کە گەشتە ئەو مەرحەلەیە بەتابەت لەما کە حەجمیشی زۆر گەورەیە و هەناسەی تون کردووە ناڕەحەتی کردووە و سەوتیشی گۆڕاوە بەهۆی ئەو زەختێک کە سۆدە سەر بڵین دەماری سەوتی و لەبەرەوە بڕیاری نەشتەرگەریمان بۆ داوە باشە دکتۆر موحسین نەشتەرگەری هەمومان نەزانین پرۆسەیەکی ئاسان نییە ئێوە چۆن ئامادەکاری بۆکەن بۆی نەشتەرگەریەکی سەرکەوتوو بەبێ زیان کۆتایی ببێت تاوان هەموو نەشتەرگەریە لە بچووکتری نەشتەرگەریەوە تا گەورەتری نەشتەرگەری بەتوانین بڵێن بە سێ مەرحەلە تێئەپەڕێ یەکەمیان پێوترێ پری ئۆپەرەتیڤ پریپەرێشن دووهەم ئۆپەرەتیڤ پرۆسیجەر سێمیشیان پۆست ئۆپەرەتیڤ کێر واتە هەر یەکە لەم مەرحلانە یاخود لەم ئامادەکاریانە گرنگی خۆی هەیە و ئەگەر لە یەکێکیانە کەم تەرخەمی بکرێ ئەوە دەرەنجامە بە کوردی کاڵی پریۆپەرەتیڤ واتە پێش ئەمەلیاتەکە ئەبێ نەخۆشەکە فت بێ نەخۆشەکە ئامادە بێ بۆ نەشتەرگەری واتە ئامادەکاری بۆ نمونە ئەگەر نەخۆشەکە فشاری خوێنی هەبێ بێ کۆنتترۆل کرێ ئەگەر شەکرێ هەبێ بێ کۆنتترۆل کرێ ئەگەر ئیلتیهابی مەسەڵەن سنگی هەبێ ئەگەر جگەرەکێش بێ بێ جگەرە بوەستێنێ ئەگەر کێشەی مەینی خوێنی هەبێ ئەبێ چارەسەر بکرێ هەندێک حەب هەیە پێش ئەمەلیات دەبێ بوەستێنرێ بە تایبەت دەوانەی کە ئەبێتەوەی شلبوونەوەی خوێن ئەمە پێوترێ بەعام و پاشان دکتۆری بڵین بەنج بیبینێ بێهۆشکاری ئەگەر ئەمانە هەمووی وتی کێشەی نییە ئەمە پێوترێ ئامادەکاری پێش نەشتەرگەری نەشتەرگەرێکە خۆی بریتێ لە چی واتە بە پێی ئەو پرینسپ و ئەو ڕێکارانی کە دانراوە کە ئەو نەشتەرگەریە بێ بە خەتووە بەم شێوەیە بکرێ زۆر باش بۆ ئەوەی نەشتەرگەرێکە سەرکەوتوو بێ
ینی بۆ نمونە بڵێنە نەشتەرگەری غودەیە کاکرێت لە هەندێک شوێنە مەسەن نابێت کۆتەری یاخود بەکاربهێنرێ یاخود مەسەن ئەگەر بەربوونی خوێنە هەبووی بە کۆنتترۆڵی بکەیت وابێ بە لەسەر خۆ بە ینی نابێ پەلە بکرێ بێ حەقی خۆی بێتێ نەشتەرگەرێکە بۆی نەشتەرگەری سەرکەوتو بێ ئەگەر تۆ مەرحەلەی یەکەم و دووەمی شێ کردواتە نەخۆشەکە کێشەی نەبوو پێش ئەمەلیاتەکەش بۆ کرد بەڵام ئەگەر دوای ئەمەلیاتەکە کە پۆڵم پۆزەپەرەتە کرد بە باشی نەکرا لەوانەیە بە هەمان شێوە نەخۆشەکە تووشی کێشە بێ بۆ نمونە لەوانەیە تووشی بەربوونی خوێن بێ تۆ گەر ئاگاداری نەبی یاخود چارتێکی مراقبەت نەبێت لە قاوش ئەو کاتە نەخۆشەکە لەوانەیە حاڵەتی بکەوێتە مەترسیەوە خۆ ئەمە زۆر جار تۆ هەموو مەرحەلەکان وەکو خۆی جێبەجێیەکەی مەسەلەن کێشەی پێشبەنجی بڵین نەخۆشەکە ئامادە کردووە نەشتەرگەریکی باشی بۆ کراوە دوای ئەمەلیاتەکە چاودێریکی ورد کراوە بەڵام هەر تووشی مزاعفا دەبێت بەڵام ئەو کاتە تۆ بڵین نەفسیان مرتاحەبی کە هیچ کەم تەرخەمیەکە نەکرد زۆر باش ئەمە کە هەموو ڕێکارە زانستیەکان ئامادەکاری و ڕێکارە زانستیەکان بەڕێکپێکی وەک خۆی جێبەجێ دەکرێت بەڵام گرفت هەر ڕۆدا ئەمە دەزانین پێی دەوتێت کۆمپلیکیشن ئەمە لە زانستا باسکراوە لە هەموو جیهان ڕۆدا ڕێژێ لە کتێبەکان باسکراوەمە وەک دەڵێت تاوانی کەسی تێدانیە بەڵام ئەگەرێکە و لە عیلما باسکراوە هەر ئەگەری هەیە ڕووبدا زۆر باشە کاک زۆر ئێستا ئەگەر بڕۆینە هۆڵی نەشتەرگەری و دەست بکەین بە نەشتەرگەریەکە خۆشەویستان ئێستا لە یەکێک لە هۆڵەکانی نەشتەرگەری لەگەڵ بەڕێز دکتۆر محسین ئەو نەخۆشەی کە لە بەرنامەکە بینیمان و پشکنینی بۆ ئەنجامدا دوایەوەی کە بڕیاری نەشتەرگەری بۆ داوە ئێستا لە هۆڵی نەشتەرگەری ئامادەکرێبەوەی نەشتەرگەریەکی بۆ ئەنجام بدرێ ئەمانەیە پێش ئەوە بزانین ئایا ئەم نەخۆشە پێش نەشتەرگەری دکتۆر محسین چی لەگەڵ وتووە و ئەبێت چی لەگەڵ بوترێ هەروەها ڕێگای زانستی ڕێکارەکانی نەشتەرگەریەکە چیە کە دکتۆر محسین ئەنجامێدات کاک دوکتۆر سەرەتا پێش ئەوی بێتە هۆڵی نەشتەرگەری چیت بۆ نەخۆشەکە کرد ئەبێت چی بۆ بکرێ تەمان وەکوتمان نەخۆشەکە پێش نەشتەرگەری هەموو فحوساتەکانی بۆ کراو ئامادەیە بۆ بڕیاری نەشتەرگەریش بۆ دراوە نەشتەرگەری و تەنانەت دکتۆری قورگولوتیش بینیوەتی بۆی بزانێت کێشەی دەنگەژەکانی هەیەیانە بەڵێ فحسەکانی تریش پاشان مهمترین شدەوەیە کە پێوتری ئینفۆرم کۆنسنت واتە موافقەی عملیات ڕەزامەندی نەشتەرگەری ڕەزامەندی لە نەخۆشەکە خۆی و هەروەها لە کەسوکاریشی کەوا ئەم نەشتەرگەریکی گەورەیە کۆمەڵە احتیمال لە تووشی مزاعفات بێ یاخود کێشە ببێت هەر لە بەنجەکەوە بۆ نمونە درەنگ خەبەربوونەوە یاخود جاریوان نەخۆشەکە لەوانەیە تووشی جەڵدەی دڵ بێ خوا نەخواستە واتە هەم ئەو مزاعفاتانەی کە ئەگونجێ لە هەموو نەشتەرگەریەک ڕوو بدا هەم کۆمەڵە مزاعفات ڕەنگە تایبەت بێ بەم نەخۆشەی ئێمە بەڵێ بە تایبەت لەم نەخۆشانەش دوای نەشتەرگەری احتیمال هەیە جاریوایە تووشی خوێنبەربوونە بێ و ئەمە یەکێکە لە باوترین ینی کۆمپلیکیشن یا مزاعفاتەکانی دوای نەشتەرگەری غودە و هەروەها یەکێک لە کێشەکانی تری یاخود لەو شتانە کە احتیمالە ڕووبدا لەوانەیە نەخۆشەکە دەستی ڕەت بێ فترێک بەهۆی نەقسی کالیسیۆمەوە کە بەهۆی ئەویش بەهۆی ئەو غودە بچکۆلانەوەیە کە بە پشتی غودەی دەرەقەکەوەیە جاری وایە فترێک خوێنی وەکو پێویست بۆ ناچێ یا لەوانەیە لە کاتی نەشتەرگەریەکە پێی نەزانی لای بەریت هەندێکی و هەروە یەکێکی کێ لە کێشەکان یاخود ئەو شتانی کە پێویستە پێی بوترێ لەوانێت سەوتی بگۆڕێت یاخود بەهۆی عینیشت بەهۆی ئەو دەماری سەوتەوانێت کە لەوانەیە لە کاتی ئازێتی بێ و فشاری بکەوێتە سەر زۆر باشە بێجگە لەوەش مەسەلەن دوای نەشتەرگەری احتیمالە برینەکەی ئیلتیهاب کات یا شوێنەکەی هەڵاوسێت شوێنی برینەکەی نەشتەرگەری غودە ئێمە دەزانین بە پێی نەخۆشەکە لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی دیکە ڕەنگە فەرق بکات بەگشتی چۆن ئەنجامیەدەن ڕێگای ئەنجامدانی نەشتەرگەری غودە چی ئەوە ڕوونەکە نەخۆشەکە پێویستە بەنجام بکرێت لەژێر بێهۆشکاری
گشتی دابێ بەڵام ڕێگا زانستیەکانی نەشتەرگەریەکە چییە؟ باوترینیان بریتێ لە ڕێگەی فەتەحکردنەوە واتە لە ڕێگەی ملەوە کە پێڵن کۆخەری سژن کە ئەمە لە هەمویان باوترە ئێستا محاولە دەکرێت وکراویشە کە بە هەندێ بەنازور یاخود لە ڕێگەی ڕۆبۆتەوە ئەو نەشتەرگەری ئەنجام درێ بەڵام لەبەرەوەی ئەم نەشتەرگەری بۆ هەموو حاڵەتێک نابێ زیاتر بۆ ئەوانە بێت کە غودەکانیان بچووک بێ و کاتێکی زۆر زیاتری ئەوێ و تێچوونێکی زیاتری ئەوێ لەوەی کە بە طریقەی کردنەوە بێت. خۆشەویستان ئێستا لە لای ئەو نەخۆشین کە لە بەرنامەکە وەک بینیتان نەشتەرگەری بۆ ئەنجامدرا نەشتەرگەری غودە ئێستا دکتۆر موحسین پاش نەشتەرگەری وەک ڕێکاری زانستی هاتوۆتەوە ژووری نەخۆشەکە و نەخۆشەکە ئەبینێتەوە کاک دکتۆر ماندوو نەبی سپاس بەخوا نەشتەرگەری کۆتایی پێهات تەواو بوو وەک لە سەرەتای بەرنامەکە باست کرد بەشێکی گرنگی سەرکەوتنی پرۆسی نەشتەرگەری بریتیە لە دوای نەشتەرگەریش واتە دوای نەشتەرگەریش پێویستە گرنگی بە چاودێریکردنی نەخۆش بدرێت لەو خاڵانەی کە پێویستێتی ئێستا نەخۆشەکەمان وەزعی چۆنە چی پێڵێ الحەمدولله باشە عادەتەن ئێمە نەخۆشەکان دوای عملیات 24 ساعت ئەیان هێڵینەوە طبعاً چارتی مراقبەی بۆ ئەکرێت مەبەست نەشتەرگەری غودە هەر عملیاتێک بێ بەتایبەت بڵین لەم کە نەشتەرگەری غودە ئەمەی ئەم چارتی مراقبەی بۆ ئەکرێت واتە هەر 3 ساعت بۆ 4 ساعت جارێ فشاری خوێن لێدانی دڵی ڕێژەی ئۆکسیجینی خوێنی پلەی گەرمی لەشی ئەمانەی بۆ ئەکرێ و مراقبەی درێن چاودێریکردنی باری تەندروستی بە گشتی باری و هەروە ئەم سۆندەیەکی بۆی دانرا بزانی ئەگەر خوێنێک هەبێ کۆ ئەبێتەوە ئەو قیاس دەکرێت و هەروە مراقبەی برینەکەی چونکە هەندێک جار ئەو درێنە ئەگیرێت لەبەرەوە تەنها کافی نییە بێ سیری برینەکەشی بزانین هیچ هەڵاوسانێک هەیە یا نەخۆشەکە مەسەن تووشی هەناسەتونی بێت ئەو کاتا بێ خێرا کارمەندەکەی کە لێرێ ئاگاداری دکتۆرەکە بکاتەوە وەشتوانێ سەر خوانەخواستە ئەگەر تووشی حاڵەتە بۆ ێسەر تەقەڵەکان بکاتەوە بۆی ئەو خوێنی کەتیاکۆ خاڵانی باسێکی ئەگەری هەیە ڕوو بدات بۆ باسێک بەڵێ و ئێمە وەکوتم ئەو 24 ساعتە تەمان عیلاجی ئازارشکێنینە و ئێستا ئەتوانێت حالیان شلەمانی بخواتەوە تێگەی و سبەینێ بەیانی فەحسێکی خوێنی بۆ ئەنێرین کالیسۆم بزانین ڕژی کالیسۆمی مقارنەتەن بۆی پێش عملیات دابەزیوەیاننا و پێش هێڵین کە ڕۆژتەوانێ دوای چەند تەقەڵەکانی لابەرێ تەمان توانێت دوای 48 ساعت تەڕشیکا کێشەیەک نابێ دوای 6 بۆ 7 ڕۆژیش تەقەڵەکانی بۆ لابین وابێ لە سبەینەوە حەبی هین وەرگێ غودە فایرۆکسین تۆ هەموو غودەیت هەموویمان بۆ لابردو هیچی نەماوە تەمانە بێت تاماوە بێ و حەبە بخوا حەبی فایرۆکسینی 100 میلی بە درێژایی تەمەن تەمان زیاد و کەمەکرێت جورعەکەی بە پێی ئەو فەحسانی کە دوای فترێ بۆ لە چاودێریەکە دەرەکەوێت ئایا پێویستەکە حەبەکە زیاد کرێ یاکەم زۆر باشە خۆشەویستان داحاجی و نەخۆشەی کە نەشتەرگەری بۆ ئەنجامدرا پێم وابێت کاتژمێر و نیوێک پێش ئێستا لە هۆڵی نەشتەرگەری بوو بەڵام ئێستا سپاس بۆخوا بە سەلامەتی دانیشتووە ئاویشی خواردووەتەوە قسەی شەکا لەگەڵ دەوروبەری هیچ گرفتێکی تەندروستی نیە بەڵام ئەمەوێ ئەوە لە دکتۆر موحسین بپرسم ئایا ئەگونجێ ئەم نەخۆشانە دوای نەشتەرگەری بەبێ گرفت تێیپەڕێن یاخود ئەگونجێ هەندێک کۆمپلیکیشن مزاعفاتیان بۆ دروست ببێت بەڵێ جاری وای هەندێک مضاعفات ڕۆیە بەتایبەت لە ڕۆژی دووەم بۆ پێنجەم لەوانێ فترەیەکی ینی کالیسیۆمی دابەزێ فترێکی کاتی ئەویش بەهۆی بڵین شوێنەواری عملیاتەکە زۆر باش کاکتۆر ئەو نەخۆشانە هەست بە چی ئەکەن کە کالیسیۆمیان دابەزێ یەکەم نیشانەکانیەوە یەکەم هەست بە سڕبوونەکە لە دەوری لێوی پاشان سەری پەنجەکانی سڕە بێ دوایە گەر زۆر زۆر دابەزە سەیرەکەی دەستی ڕق ئەبێ بەم شێوەیە و هەناسی تەمان تون ئەبێت ئەو کاتا بێ خێرا چارەسەری بۆ بکرێ بەتابەت کالیسۆم بدرێتێ بە شێوەی ئینفیوژن یاخود لە ناو مغەبلێ وەریگرێت و پاشانیش بە شێوەی حەب توانی بی ئەمە فترێکی کاتی و زۆر تێئەپەڕێ
فترێکی کاتی و چاکە بێ ئینشاڵڵا. زۆر باش. ئێستا نەخۆشەکە لە قاوشی نەخۆشخانەی بەخشین داخڵ کراوە لە ژوورەکەی خۆی پشووەدات پاش ئەوەی کە نەشتەرگەریەکەی بە سەرکەوتوی و بە سەلامەتی بۆ ئەنجامدرا لەلایەن دکتۆر محسینەوە. دوایەوەی کە نەخۆشەکە بینرایەوە لەلایەن دکتۆر محسینەوە بە پێی باری تەندروستی نەخۆشەکە ڕەنگە سبەینە ئیزنی بدات بۆ ماڵەوە و بڕاتەوە بگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی لەگەڵ هەندێک ڕێنمایی کە دکتۆر محسین پێداوە. بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە تەندروست بن.